گفتگۆ دەکەین لەبارەی هەنگاوەکانی پرسی ئاشتی لە تورکیا. هەنگاوی دیکەی کورد چی دەبێ؟ کورد دەڵێ ئیترێمە هەنگاوی دیکە نانین چاوەڕێی تورکیا دەکەین. تورکیا هەنگاوی کردداری دەنێ بۆ پرسی ئاشتی ئەنگاوەکان چی دەبن؟ کورد لە کوێی ئەم گۆڕانکاریانەدایە کورد ئامادەیە بۆ ئەو گۆڕانکاریانە. ئەنی بەگشتی قسە باسەکەن لەسەرم پرس و باس و بابەتە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد ڕەوف شەوەکاری سیاسی. مامۆستا سڵاو لێبێ بە خێراتی. زۆر سپاس بەخێر بێ سەر مامۆستا کوردی تر وا پێدەچێ ئەوەی کە لێدوان دەدەن دەڵێ هەنگاوی دیکە نانین هەنگاومان زۆر ناوە بە سووتاندنی چاگەگەر سیمبولیکیش بێ بە کشانەوەمان لەو ناوچانەی کە بەرامبەرین بە سوپای تورکیا. ئیتر کاتێوەیە تورکیا هەنگاو بنێ پێ دوایە کورد هەنگاوی دیکە دەنێ؟ بەڵێ سپاس مەنای خی گەورە فەرمی نەمبیستەوە کورد بڵێ هەنگاو نانێم. ئەگەر بڵێ هەنگاوی لە شێوازی ئەوەی چەکەم سووتان یا ئەوە شتێکی تەبیعیە، چونکو ئەوان شتێکی سمبولی عملیان کرد و تورکیاش پێ ڕازی بوو جێگەی دەستخۆشیش بوو. بەڵام خۆ هەنگاوەکان هەر بەردەوامن ئەوەی کە ماوە دوو بابەتی گرنگە. یەکەم لە سەرخەتبوونی گەرم لەگەڵ ئیمرالی و عەبدوڵڵا ئۆجەلان کە ئەوە بەردەوامە، هەم دەوڵەتی تورک خۆی بەجیا، هەم ئەو وەفدەی کەوا میانجیگیری ئەکاویەت و ئەڕوا و تەنسیقەکا و پەیامی هەردوو لە ئەگەیەنێتەیەک ئەوەش بەردەوامە. خاڵێکی تریش کە زۆر گرنگە بەردەوامە ئەوەیە کە لە ڕێی یاساییوە تەکیفی قانونی، یعنی چۆن ئەم پرۆسە بڕگەکانی پرۆسەکە هەمووی بخەنە ناو قانون. ئەو یاسانەی کە دەرچوون دژ بە کورد، دژ بە پەکەکە، دژ بە جوڵانەوەی سیاسی، کۆمەڵی یاسای زۆر و زەبەنە لەو 52 ساڵات دەرچووە. خەڵک کوژراوە، خەڵک زیندانە، خەڵک ئێسش لە زیندانە چاوەڕێی بەربوونەکە، خەڵک بڕیاری گرتنی هەیە، بڕیاری ئەعدامی هەیە، بڕیاری هەزارەها شت هەیە لە وڵاتە، هەمووی بە یاسا کراوە. ئێستا ئەو لیژنە قانونیەی کە پێکات و هەموو لایەنەکانی تایە و لیژنەکە دەست بەکار بووە، ئەبێ بۆ هەریەکێ لەو یاسایانە مەخرەجێک دەریچەیەک بدۆزێتەوە بۆ چارەسەر. هەتا جارێکی تر هیچ یاسایەک نەمێنێ دوای ئاشتی کۆتایی بە هەر بیانوێک بگەڕێنەوە بۆ ئەو یاسا بۆ ئەوەی کێشە و قەیرانی ناوخۆی دروست بێ. لەبەرەوە بابەتەکە هەر بەردەوام تورکیامە دەکا مامۆستا بە بڕایتەوە. تورکیا ئێستا لیژنەکە خەریکن، هەموو لایەنەکانی شتیا بەشدارن و هەموو لایەنەکانیش جددین لەسەر بابەتەکە. هەندێک پێیان وایە زۆر بەتیئە، یعنی لەسەر خۆ ئیش ئەکرێ، هەندێکیش پێیان وایە لە ناو تورکا بەتایبەت دەڵێن بە پەلەپەل ئیش مەکەن، یعنی هەیە ئەڵێ پەلەیە. بەڵام ئێمە وەکو چاودێر کورد بەتایبەت لێرە لە کوردستانی، لە ڕۆژئاوا لە تورکیا، لەبەرۆی ئێمە ئەمانەوێت ئەم کێشە زووتر چارەسەر بێ و لەم دۆخەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی پیاتی ئەپەڕێ وا ئیش ئەکرێ. عەقلی سیاسی کورد، سەرکردەکانی حیزبەکانی خەڵکی کورد ئەوێ لەم فرسەتا کە هاتووەتە کایەوە کورد دەستکەوتی گەورەی هەبێ، دەستکەوتی باشی هەبێ. لانی کەم لەو شوێنەی مافی دەستوری هەیەتەوە و جێگیری کە لەو شوێنانە ژۆک و سووریا و تورکایە مافی دەستوری بەدەستبێنن. یعنی کورد باوەڕی بە پینەوپەڕۆنیە، چووکو لەگەڵ هەموو پینەوپەڕۆیەکا بە درێژایی ئەم 100 ساڵە ڕۆشتوین. دەستکەوتمان هەبووە، بەس ئەوەندەش گەورە نییە. ترساویشین هەندێک جار یا خەتای خۆمان بووە، یا فێڵمان لێکراوە، یا دەسیمان پێکراوە. لەبەرەوە تۆزێک نەرم بابەتەکە ئەڕوا. هەم ئێمە وەکو کورد بە حەزەرین، دەوڵەتی تورکیش وەکو ئەطراف کە ئەکاتە بۆ نمونە ئاقپارتی بڵێن نوێنەرەکانی کورد لە تورکیا، ئیمرالی بەتایبەت، مەهەپە، ئەمانە جددین و بەردەوامیش کۆنتاکتیان هەیە، بەردەوام ئاڵوگۆڕی ئەفکاریان هەیە. ئەوەندەی من بزانم و معلوماتم هەبێ، کۆبوونەوەکانی پشت ئیعلام، پشت پەردە لە ئیمرالی بێ، لە ناو تورکیا بێ، لە دەرەوەی تورکیا بێ، لە وڵاتی سێهەم بێ، زۆرترن لەوانەی کە پیشان ئەدرێ و باس ئەکرێ و وتوێژ و دیدارەکانەوە ئێمە دەیبینین شکڵە گشتێکەیەتی ئەوە شکڵە ئیعلامی ڕووکەشەکەیە. لە پشتەوە زۆرتر شت ئەوترێ. بۆیە
من تا ئیسە گوێم لێ نەبووە بۆ نمونە ئۆجەلان بەیانێک دەرکە یا قسەیە بکە پێچەوانەی ئەم بابەتە بێ یا پەشیمان بێ یا سارد بێ یا ئاماژە بکە بۆ ئەوەی کەوا پەکەکە ئەو هەڵوێستەی کە هەی بوو ئەو بەیاننامەی کە هەی بوو ئەو هەنگاوانەی ناوێتی ئیتر بوەستێ ئەو شتانە ڕووی نەداوە و لە هەمان کاتە لە تورکیاش نابیسترێت لە تورکیا ئەوەی کە هەیە زیاتر دۆخەکە لەلایەن شرۆڤەکارانەوە تەحلیلەکرێ جا چ کەسایەتی بن چ حیزب بن چ دڵسۆز بن چ ئەوانە بن نیگەرانن لە دۆخەکە چ ئەوانە بن کە ئەترسن لە دۆخەکە ئەمانە زۆرتر دیوی خۆڵەمێشی یا ڕەشەکەی پیشانەدەن. باشە مامۆستا لەم ڕۆژانەدا لەم دو سێ ڕۆژی ڕابردووە جەنگی ساندار کە دۆستێکی دێرینی کووردە ینی هەندێک لە دوانی سەیریدا وەکو تەقینەوەیەک وابوو لە تورکیا و پەیوەست بە پرسیاشتی وتی هەموو ئەوەی کە بە ناوی ئۆجەلانەوە دەوترێ هیچی قسەیە نییە هیچی ئەسڵوە ساسی نییە ئەسڵەن و بەیاننامەی دو سێ ڕۆژی ڕابردووە بدێک چوونە بۆ لای و بەیاننامەیەکیان دواتر بڵاو کردوتەوە دەڵێەوە شیاویەوەیە بکرێتە زبڵدانەوە نەک بڵاو بکرێتەوە هەرڕێک بەو نەسەوا دەڵێ مانە قسەی ئەو نین بە ناوی ئەوە بڵاو دەکرێنەوە. جەنگیز من شتێکی لێزام لە جەنگیز کتێبێکی زۆر باشی هەیە لەسەر مێژوو یا داشتەکانی خوێندومەتەوە شەمەندەفەری مێزۆپۆتامیا شتی باشی تایە طابعی تەمعەن ئیعلامی و ئەوانەی زاڵە سەحەفی بەسەریە نازانم لەسەر سەردانی ئۆجەلانی کردووە خۆیانەی کردووە نەبیستۆ کرد بێتی ئەو تەسریحە ئەبێ ئەو لیژنەیە بیدا کە هاتوو چۆیەکەن ئەو لیژنە ڕێپێدراوە کە لەو حیزبەیە کە لە تورکیا ڕێپێدراوە و کووردە و ئیشەکانی تا ئیسە ڕاپەڕاندووە ئەبێ ئەو تەسریحە ئەوان بیەن ئەڵێ ئەوەی کە ئەوان دێڵێن بە ناوی ئۆجەلانەوە ئەوانە قسەی ئۆجەلان نین یانی دەڵێ لیژنەکە قسەی ئۆجەلان هەڵدەگێڕنەوە دەستکاریەکەن ئیتر ئەوە ڕەئیە دوایە چند ئەوە ڕەئیە من وازام ئەوە با بڵێن شرۆڤەیە ڕەئیە لەژێر سێبەری ڕووداوەکانایە چونکو ئەو لیژنەیە خەڵکی باوەڕپێکراون لەلایەن کوردەوە خەڵکی باوەڕپێکراون لەلایەن ئۆجەلان خۆیەوە ئەگەر باوەڕی پیان نەبوایە خلافیان هەبوایە یا ئۆجەلان بە قسەکانی ئەوان ڕازی نەبوایە ئەو ئەمە بگۆڕن بە کۆمەڵی خەڵکی تر ئێمە ئەوەندەی لە دوور و نزیک و ئۆجەلانمان ناسی بێ یا خوێن بێتمانەوە یا لە تاریخی بزانین پیاوێکی ئەوەنە ڕاڕاو ترسنۆکیش نییە بڵێ ئەوەنە بێدەنگ بێ چونکو ئەو هەموو ساڵە سەبر و ئارامی گرتووە لە زیندانە وەکو زیندانیەک نەچوە دانیشە لە زیندانە بەقەدەر سەد نووسەر و مفەکیر ئەو شتی خوێندوێتەوە حتا ئەفکاری زۆر گۆڕاوە تەسەوراتی بۆ تورکیا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕاوە بۆ ئەسلی ئەو حیزبەی کە لەسەری دروستی کردو بۆ هەموو ئەوانە مراجعاتی کردووە بە خۆت بە چووەوە شەرم ناکا لە کەس و کەسیش ناترسی ئەڵەم کۆمەڵە بگۆڕن بە دەستەیەکی تر ئەگە بزانێ خیانەت لە قسەی ئەوەکەن مامۆستا هەر ئەمەیە زۆر جار بۆ نمونە ینی چاودێرانی سیاسیش دەڵێن ئەوە چییە لە تورکیا وا گۆڕاوە وا ئۆجەلان دەڵێ ئەمە پەکەکەمان تەنها لە ڕووی چەکداریەوە هەڵنەوەشاندۆتەوە لە ڕووی فکریشەوە ئەبێ ئەمەندامانە ئامادە بن بۆی گۆڕانکاری لە فکری خۆیاندا بکەن ئەوەی پێشتر لەسەری بنیاد نرابوو مەسەلەن هێزی چەکداری شەڕی چەکداری و لە ڕووی هزریەوە شەڕی هزری لەگەڵ دەوڵەتی تورکیا هەڵێ بێ ئەمانش گۆڕانکاریان تێدا بکرێت ئێوە قسەیەکی ئەوە قەنەعەتی خۆ ئێستەی نییە ئەوە چەند ساڵ لەمەوبەر لە پەیامەکانێک کە لە نەورۆزەکانە ئەخوێنرانەوە هەمووی تیا بوو من لە 2014 بەشداریم کرد لە دیاربەکر ئەوە پەیامی سێهەمی بوو لەو کاتە ئەم ئەفکارانە ئاماژەی تیا بوو کە خوێنراوە ئەو کاتە کە ئێمە لەوێ بووین لەبەرەوە ئەو خوێنەوارە بەجددی خوێنەرێکی زۆر باشیشە بە قەناعەتی فکری قوڵی خۆی قەناعەتی وایە زۆر شت ئەبێ بگۆڕێ چونکو هەم دنیا گۆڕاوە هەم بابەتی یعنی با بڵێن مارکسیەت ئەڵێ بۆ عەدی ڕەئسمالێتەکەی بەو شێوەی کەوا لیبرالیزمی لەسرە یا اقتصادی مارکسی خوێندنەوەی ئەوان بۆی یا تەغییری ئیجتیماعی لەسەر ئەساسی ئەو ئەفکارانە ئەوە ناڵێ لەگەڵ هیچی نیم بەسەڵێت دنیا گۆڕاوە هەندێکی مۆدێلی نەماوە هەندێکی وەڵام ناداتەوە لەم کۆمەلگایە
هەندێکی ئیسپات بوو هەڵەیە بەعزێشتیشی هێشتا ماوە و زیندووە و لەگەڵ قیەمی عامی ئینسانیا ئەخوا ئەو پیاوە بۆ خۆی لە ناخە دەستی لە قەزیەکەی هەڵ نەگرتووە دەستی لە پەکەکە هەڵ نەگرتووە وەکو خەڵک وەکو منازیل وەکو پێشمەرگە وەکو گەریلا وەکو ئینسان وەکو هێزێک لە ئایندا کە بتوانێت کاری سیاسی گەورە بکە لە تورکیا وەکو دۆزی گەلەکەی کە کورد هەر کووردە و تورکیش هەر تورکە نە تورکە بێ بە کورد نەکوردە بێ بە تورک و ئەمە پێکاتی دووهەمی ئەو وڵاتەیە کەواتە گومانمان لەوە جەلان نەبێ لە خۆی یاخود لەوەی پەیامەکانی بشێوێنرێ من تا ئێستا گومانم بۆ دروست نەبووە تا ئێستا بەڵام ئەگەر کەسێکی وەکو جەنگیز بڵێ من زۆر نزیکم نوێنەری بەشێکم لەوان بە دەنگی ئەوان هاتووم پشتی پەردە ئەزانم ئەبێ قسەی ڕاشکاوانەتر بکەوە ئەبێ ئەم بابەتە مادەم توهمەکە ڕووی کردوتە ئەو لیژنەیە ئەبێ ئەو لیژنە وەڵام بنەوە بڵێن ئەم قسە دروست نییە ئەم هەواڵە بە هەڵە گەیشتوتە جەنگیز یا بێ دانی پیانە بڵێن ڕاستە و بکشێنەوە لە لیژنەکە مامۆسا لەم ڕۆژانەدا گوێمان لە لێدوانێکی دەوڵەت باخچەلی بوو وا دیارە وەڵامی بارەکەی بارزانیدایەوە دەڵێ منەر گورگە بۆرەکەی جارانم نەگۆڕاوم مەبەستی چییە لەوە؟ مەبەستی ئەوەیە ئەو بەیاننامەیە کە دەرچوو دەزانم وەڵامی و بەیاننامەیە بوو کە پێیوت نوامانزانیوە تۆ خۆی هیدایەتی داوی بەڵام وا دیارار گورگە بۆرەکەی بەس ئەویش دەڵێ من هەر گورگە بۆرەکەم ئێمە دەزانین گورگە بۆرەکە هێمایە بۆچی بۆ دژایەتیکردن بۆ ئەوپەڕی عنسوریەت ینی بڕوانە بوون بە نەتەوەی دیکە ئەو دەڵێ من هەر گورگە بۆرەکەی جاران ئەوەندەی من زانیاریم هەبێ و پێشتر شتم خوێن بێتەوە و بیست بێتم مەسەلەی گورگە بۆرە هەموو تورکێک هەر ئایدۆلۆژیایەکی هەبێ ئیفتیخار بە گورگە بۆرەوەکە یعنی ئەمە جنێو نەبوو درا بە تورک ئەمە مەدەح بوو کرا بەڵام لە سیاغەکەی ئەمان وایان زانی جنێوە هەموو تورکێک ئیفتیخار بەوەکە گورگ بێ چونکە ئەوە لای ئەوان سمبولە ڕەمزە بۆ ئەو دەستکەوتانی کە تورک دەستی کەوتووە ئەو دەوڵەتەی کە دەستی کەوتووە ئەو تاریخەی کە هەیەی ئەو نێزاڵەی کە بوویانە ینی خۆزگا هەزار دەستەواژە هەیە بەکاریان بێنە ئەویان بەکار نێنا ینی بە هەر تورکیا بڵێ گورگە بۆرە ئەڵێ من ئیفتیخاری پێوەکەم بەڵام تەمان ئەمان کە بەکاریان هێنا بە قەنەعەتی من دەستەواژەکە بەکاریێنانەکەی هەڵە بوو ڕەدلفیعلەکەش زۆر کەو لەسەر کورد بەعام و پارتی بە تایبەت و ئیتر بە هەر چۆنێ بێ حکوومەت لە ئاخیرا کە شتەکە ئۆردۆغان ناچار بوو بۆ ئەوەی دڵی مەهەپەر ڕاگرێ ناچار بوو و دڵی باخچەلی ڕاگرێ تەدەخولی کرد تۆزێک تند بوو ئەمانیش لە ئاخیرا حکوومەتی هەرێم پینەوپەڕۆیەکی قەزەکەی کرد بەنامەی دەرکرد لە بەڵێ پینەوپەڕۆیەکی مەوزوعەکەیان کرد جاوە تەسریحاتی پەلەوبی دەیتە دەست کەسانێک کە بە قەڵەم ناشیانە و عاتیفانە شت بکەن نەتیجەی ئەوە خراپی لێ بێت باشە مامۆسا کورد هیچ هەنگاوێکی دیکە دەنێ وەکو بینیمان ئێستا چاوەڕوانی کۆمیسیۆنی یاشتین تورکیا هەنگاو بنێ پێی دوایە کورد هەنگاوی دیکەش دەنێ لە سەرەتایان پرسیارم کرد تو دەبێت چاوەڕێ بین بەڵام ئایا کورد هەنگاوێکی دیکەی لەسەر ماوە بینێ پێش هەنگاوەکانی کۆمیسیۆنی یاشتین هەنگاو بەو شێوازی کە خەڵک تەسەورکا بڵێ پەکەکە پۆل بڕۆنەوە و چەکەکانیان دانیان و حسابی نەفەریان بۆ بکەن ئەوە ڕوو نادات یعنی وەکو نەفەر وەری بگرێ وەکو ئەوەی مەسەلەن ویستیان لە کوردستان لە ڕۆژ ئاوا بیکەن دیمەشق ویستی وا بکە هەموو چەکدارەکانی حەسەدە مەسەلەن بەرێ دانە بڵێ عەفوات و چەکەکە دانێ بە بە سەربازێکی ئەم دەوڵەتە چۆن سەری نەگرت و سەریش ناگرێ و هەرگیز ئەوەش ڕوونادا ئەگەر هەمویان تیابچن ئەوە ڕوونادا لە تورکیاش ئەمە ڕوونادا هەتا یاساکان تەواو چاک نەکرێن مافەکان جێگیر نەبێ سەلامەتی و ئاسایشی تاکیان زەمانەت نەکرێ و هەمواری هەموو یاساکان نەکرێتەوە ئاشتیەکە نەکرێتە ئاشتێکی جێگیر بە تەواوی
ئەوە ڕوونادا. بەڵام من ئەماژە بە ئەوەش بکەم هۆکاری سستی ئەم بابەتە زۆر سەریع و گەرم دەسی پێکرد. بەس لە پڕێکە تۆزێ هێوار بوویەوە دوو هۆکاری هەبوو. هۆکاری یەکەم ئەو حاڵەتە لە پڕهاتەکایەوە لە سووریا و لە لوبناان و لە ئیسرائیل و لە شەڕی ئێران و ئیسرائیل و دۆخەکە هەمووی بەیەکەوە تێکچوو. ئەوە ماوەیە کرد ئیشەکەی تا ڕادەیەک وەستاند تا ڕادەیەک. دوایی کە بابەتی ڕۆژئاوا بوو وە بابەتێکی جددی و کەیسێکی جددی، تورکیا هەوڵیدا ئەو کەیسە داخڵ نەبێ بە کەیسی ئاشتی لە تورکیا، هەر سووریا و ئەحمەد شەرح خۆیان بتوانن چارەسەریکەن، کۆتایی پێبێنن، ببێ بە بەشێ لە پرۆسەی شەکلی لە سووریا و تەواو بێ. بەڵام ئەحمەد شەرح ئەیزانی ئەوە ناتوانێت ئەو تەکلیفە قورسەی بەو نەوعە نەکرد و ئەمریکیەکان و فەڕەنسیەکان تەدەخولیان کرد. ڕێکەوتنەکە بە 8 خاڵ کۆتایی هات. 8 خاڵەکەەوە لەو ینی هیچ دیتیاڵێکی تیانی ئێمە بیزانین، بەڵام بۆ خۆی زەماناتی مستەقبەلیە، هەر ئەوە بۆ خۆی دیکۆمنتێکە نەوعی لە زەمانە. ئەمان خۆڕاگر بوون لە بەروی بەرچاوڕوون بوون و یەک قیادەی مەرکەزی و یەک سوپا و یەک ئیدارەیان هەیە و زانیشیان چۆن هەنگاو ئەنێن. بۆیە ئەخیرەن بە هەڕەشە چووە قۆناغی هەڕەشە تورکیا، یعنی کە بە ئەو نەکرا خۆی هەڕەشەی کرد. ئەمان بەرگەی هەڕەشەکانیشیان گرت و هەندێ وردە شەڕیش بوو لەسەر سەدی تشرین، پێوەنانی ساروخ، سووتاندنی بەنزینخانە، سووتاندنی هەندێ بینە، ئەوانەشی کرد. بەڵام هەر هیچ ئیسفادەیەکی نەبوو، ینی نەترسان نەشات نەدووە، تەنازوریشیان نەکرد نە بە تورکیا و نە بۆ سووریا. ئێستا قسەکەم ویستم ئەوە بکەم و قەدیمە بوو. پرۆسەی سووریا کوردی سووریا بۆ بە بەشێ لە پرۆسەی تورکیا، چونکو یەک هەیسە هەردووکی لە ئاخیرە یەک مەرجعیەتە. مەرجەمە بەسم ئەسڵەکەی یەک مەرجعیەتە کە ئاکاتە ئۆجەلان و ئیمرالی، چونکو ئەسڵەکەی ئەو دروستی کردووە. ڕوئیەکەش یەک ڕوئیە، یەک ڤژنە کراوە بە یەک کەیس ئێسا، بەڵام ئەو بەجیا ئیدارە ئەکرێ، ئەمیش بەجیا، بەس لە ئاخیرە هەر بە یەکۆ کۆتایی دێت. لە کۆتاییەوەی بەیەکۆ کۆتایی دێ. هەکان فیدان دەڵێ ئەو پرۆسی چەکدانانەی پەکەکە هەر بەوە لێ ناگەڕێنە بێ ئەمە هەسەدەش بگرێتەوە. جا هەسەدەش بگرێتەوە هەوڵەکان درا بە دوو ڕێگە، یەکیان بە دیمەشق ئەوە سەری نەگرت، یەکیان بە هەڕەشەی خۆیان ئەوش سەری نەگرت. ئەبێ ئەمیش تەکیفی قانونی بکرێ بەپی دەستور حەلکرێ ئەو قەزەی سووریا، یان ڕۆژئاوا بێ بە دەستور چارەسەرکرێ، بە شەراکەت چارەسەر بکرێ، شەراکەتی کورد و عەرەب و پێکاتەکانی تر لە سووریا. بەو جۆرە نەبێ ئەمان تەسلیم نابن، کە تەسلیمیش نەبن ئەگەر ئەوان بیانەوێ هەڕەشە تێپەڕێنن بۆ ناحەی فیزیکی و شەڕ، ئەمان ئامادەی شەڕن. لەوانەیە نەتوانن چاری تورکیا بکەن ئەگەر تورکیا مباشیر داخڵ بێ و سووریا، بەڵام سووریا خۆی ئەو دۆخەی ئەو وەزعی نییە کە ئیسا بچێتەوە ناو شەڕێکی تر. ئەحمەد شەرعیش زاهیرەن بە تەمانە بە چەک هیچ کێشەیەک حەلکە، بە تایبەت چەکێک کابرا ئیدارەی هەبێ، خاکی هەبێ، قیادەی هەیە، سوپای هەبێ، ئەمریکای لەگەڵ بێ، تەدریبی لەگەڵ بێ، تەسلیحی بەردەوامی لەگەڵ بێ، ئەمە بە ئاسانی ناچێتە پێش بۆ سووریای کە لەوانەیە 10 ساڵی کەش تەواو نەکەوێتە سەر پێ. لەبەرەوە ئێستا بە بێدەنگ لە کاتی باسکردنی پرۆسەی ئاشتی لە تورکیا وەرەقەی سووریاش لەسەر مێزەکەیە، بەڵام باس ناکرێت، یعنی بەیەکەوە باسەکرێت کە چۆن چارەسەر بکرێت. واتایەک پاکێتن. ئەم نەتوانم بڵێم بۆ بە یەک پاکێج، بەڵام بەبێ ئیعلام و بەبێ دەنگ و باس و ئەو شتانە، چونکو ئەم مەوزوعە ئەوەنە ڕیشەدار و تۆزێ موعەقەدە، بچێتە ئیعلام تێکەچێ، بڕاتە ناو ئیعلام تێکەچێ. هەر بۆیە ئێستا ئەم پرۆسەی ئاشتیە ئەم جارە ئیشی زۆری لەسەر کرابوو، دوایش نەکرا بە قەزەی. ئێستش قەزەیەکی ئیعلامی نییە، با بزانی ئێستەیش بابەتە گرنگە جددیەکان نەچێتە ئیعلام. ڕوودەدا ئەنجا ئیعلام ئاگاداری دەبێت بۆ نەدەڵێن پرۆسێ ئەویش یەک تۆزی هەمووی نا. بەڵێ سپاس دەکەم مامۆستا، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان، سپاس بۆ خستنەڕووی ڕوانینەکانی لەبارەی پرسیارەتی تورکیا. زۆر سپاس بە خێراتی.